یەقی زمایە یەقیت 4 3 2 1 Come on, man. Unfortunately, we had to cancel the talk that we had What? Planned for GDC. But we do have some super exciting news about PS5. Pomzani direkt cancel bu. Who better to bring that to you? Jim Ryan. Without further ado, over to you, Mark. Come on, Mark. Come on. Come on. Come on. Okay, Abraham خوش ده. هر کاتک کابرینیس شاشی پلیستیشنی نوێژێتن. مارک سۆرنی. لە کۆتاییدا توانیمان شکلی پلیستیشن 5 ببینێ. نەخێر نەمانتانی و نابینێن. سۆین دەرێت زارێت. چاوەڕێکن تاوەکو هاوینیان پاییزی و سەر ئەجۆ شکلەکەتان پێ پیشان دەدەم. زۆر کەس گوتیان کۆنفرانسەکەی پلیستیشنی زۆر ناخۆش و بۆڕین بوو، ئیزعاج کرد بوو، مێشکمان تێک چوو، چی هەم ڕقم و تەرتیبات شتە شکلەکەمان پێ پیشان دەدەم باشتر لەوێ مواصفاتەکان بزانین. بەڵام نەخێر سۆنی ئەو کۆنفرانسەی لە بۆ هەواداران لە بۆ بەکارهێنەری یەکی وشومتو نییە بەڵکو ئەو کۆنفرانسە تایبەت بوو بە دیڤەلۆپەرەکان پارەپێدەرەکان ئەوانەی یاری دروست دەکەن بڕیار بۆ ئیڤنتەی پلەیستەیشن 5 لە کۆنفرانسێک لەو ماوەی بڕێوە بچی تایبەت بۆ دیڤەلۆپەرەکان واتە تەنیا دیڤەلۆپەر ئەوانە یاری دروست دەکەن و بەرهەم دێنن کۆمپانیەکان و ستۆدیۆکان ئامادە بن تاوەکو مواصفاتەکانی پلەیستەیشن 5 ببینن بتوانن یاری بۆ پلەیستەیشن 5 بەرهەم بینن و تاوەکو بزانن مواصفاتەکان چییە تاوەکو بە تەواوەتی ئاشکرا بن شارزەی تایبەتمەندیەکانی پلەیستەیشن 5 و سپێکس و تەرتیبات شتی بوون لە بەڵام لەبەر ئەو ڤایرۆسەی زعاجەی سۆنی نەیتانی ئەو کۆنفرانسەی بەڕێوە ببە تاوەکو خەڵکەی زۆر ئامادە بی بۆیە بە شێوەیەکی ئۆنلاین کۆنفرانسەکەی پێشکەش کرد بۆیە تێدەکەم کە بڵێ من دیسەپۆینتم بێهیوا بووین لە سۆنی کە شکلی پلەیستەیشن 5 پێ پیشان نەداین بێگومان سۆنی پلانی هەیە پلەیستەیشن 5 مان پێ نیشاندا هەموو شتەکان بە یەکجاری بڵاو ناکاتەوە بەڵکو دەوێت بە قۆناغ باسیام کە ئێستا تەنیا تایبەتمەندیەکانی باس کرد کۆنفرانسی داهاتوو شکلەکەی لەوانەیە پیشاندا و کۆنفرانس داهاتوانێت یاریەکانیش ببینین کە چ یاریەکە کاتەکە لێرە باسی مواصفاتەکان دەکەم جیاوازیەکان دەکەم و ڕێی خۆم دەردەبڕم کە چیان لە چیان بێستریان چیان لە چیان بێسترە مەبەستم لەوەی نییە کە ئەوە 100% ئەوە تەنیا ئۆپنیەنە و بیر و بڕای خۆمە و تەنیا هەندێک زانیاری گشتێکە دڵێم بۆیە لە کۆمنت منووسە ژیرەت و جەماعەتی پلەیستێشنی کەف بە ئێکسبۆکسی نایە چ برێت و جەماعەتی ئێکسبۆکسی کەف بە پلەیستێشنی نێ نەخێر وەنیە ئینترۆیەکی دوورودرێژ و بەڵام یەکسەر با دەست بە مواصفاتەکان بکەین ئێکسبۆکس سیریز ئێکسمانەیە پلەیستێشن 5 مانێ هەرچەندە شکلەکەی دەزانینەوە کۆ بەڵام شکلی وای نازانین کۆ ئەکسا با بە CPU دەست پێ بکەین واتە هێزی پرۆسەسەرەکەی هەردووچیان هەمان CPU بەکاردێنن تەنیا ئی پلەیستێشنی تۆزێک جیاوازتر لەو CPU ئێکسبۆکسی بەڵام تقریبا هەر یەک شتە لەسەر قوتی 3.8 گیگاهرتز کار دەکەن معنای چی ئەو شتە مەسەڵەن تو کۆمپیوتەرێکی تێیە کۆڕای 7 کۆڕای 7 عادەتەن لە ماوەی 2.6 گیگاهرتزی کار دەکەن تاوەکو دەکات 3.1 گیگاهرتز CPU کاری ڕێخستنی مەسەڵەن هارد و ڕام و لۆدکردنی سکرین و گرافیکی پلەیستێشن 5 یعنی مین مینوەکەی و تەرتیبات شتی بۆیە جیاوازێکی گەورە لە نێوان هەردووچیان هەرچەندە بزە بە 100% ئی پلەیستێشن 5 بە تەواوەتی نازانین ئێکسبۆکسیش بە تەواوەتی هەموو مواصفاتەکانی نازانین CPU-یەکەیان چۆن کار دەکات بەڵام تقریبا یەکشتن و جیاوازێکی گەورەیان نییە GPU هێزی گرافیکی پیشان دەدەواتە هێزی نمایشکردن و پەخشکردنی فۆتۆ و ڤیدیۆ تەرتیبات شت ئەو ڕنگ و مانگەی لە شاشەی دەبینی GPU-یەکەی ئێکسبۆکسی 1.8 گیگاهرتز کار دەکات لەلایەن کۆمپانیای AMD دروستکرایە تەکنۆلۆژیای RDNA2 و هێزی 12 تێرافلۆپی هەیە GPU-یەکەی پلەیستێشن 5 هەر لەلایەن کۆمپانیای AMD دروستکرایە هەر RDNA2 بەڵام هێزی 10.28 تێرافلۆپی هەیە لەوانەیە بەڕقم سیر بکەین بڵێن هێزی گرافیکی پلەیستێشن 5 کەمتر لە هێزی گرافیکی ئێکسبۆکس سیریز X بەڵام مایک سۆرنی لە کۆنفرانسەکەی ڕایگەیان تێرافلۆپ تەواوی مانایەکە نادا تێرافلۆپ وات ئەو هێزە تەواو هێزی ئێکسبۆکسی پیشان نادا لۆ نمونە ئایفۆن ڕامی کەمترە سامسونگ ڕامی زیاترە ئایفۆن پرۆسەسەری بەهێزترە سامسونگ پرۆسەسەری لاوازترە لە چاویەک هەرچەندە پرۆسەسەری سامسونگ زۆر بەهێزە بەڵام چاو ئایفۆنی زۆر لاوازتر دیارە بۆیە کاتێکە تێستی دەکەی هەردوو موبایل ئەپەکانی بۆ یەکەم جار بیکەوە یەکەم جار نەک دووەم جار بۆ یەکەم جار کە دەیانکەوە لە ئایفۆنی خێراتر دەبنەوە بەڵام بۆ دووەم جار کە لۆت دەکرێتەوە یعنی کەدیتەوە بەڵام دووبارە دەکەیتەوە لە سامسونگی بەکراوەی دەبێنێتەوە بەڵام لایفۆنی هەموو ئەپەکان بەکراوی نامێت کە ڕامی کەمترەدا سۆنی هێزەکەی زیاتر بە GPU نەدایە بەڵکو هێزی بەشتەچکەدایە کە ئێستا باسی دەکەین هەرچەندە لەوانەشە 10.28 تێرافلۆپی سۆنی بەهێزتر بی لە ئێکسبۆکسی لەوانەشە لاوازتربی 80% نازانین بەڵام بەژمارە پلەیستێشن 5 هێزی تێرافلۆپی کەمترە لە سیریز X سۆنی دەڵێت تێرافلۆپ هەموو شتێک نییە لەوانەیە هێزی گرافیکی لەوانەیە هەندێک مواصفاتی دیکە هەبیتن وا بکات تێرافلۆپەکانی سۆنی خێراتر کار بکەن لەو 12 تێرافلۆپی کە لە سیریز X هەیە چونکە مایکرۆسۆفت تاوی معنەیەکە و تەوامی شیکردنەوەکانی لەبۆ نەکردینە تەنیا دەزانین کە ڕقەمەکە هەیە
نازانین ئەو ڕقەمە معنای چ دەدا هەردوو لە 16 گیگابایت GDDR6 ڕامیان هەیە جیاوازێکی گەورە لە ڕامی نییە چونکە هەردووچیان هەمان ڕامی بەکاردێنن بەڵام چونکە هەردووچیان هەمان قەبارە ڕام بەکاردێنن مایکرۆسۆفت ڕاگەیان ئەو یاریانەی کە تاوا کردەوە بە کراوی بەجێدەمینەکە بچێنە چەنیاریەکی دیکە یەکسەر خێرا دەپرێتەوە لەو دیمۆی کە مایکرۆسۆفت وڵای کردەوە تەنانەت ئێکسبۆکس سیریز ئێکسیش بۆ کردنەوە یاریەک پێویستی بە چەند چرکەیەکە لە 4 چرکە تاواکوش چرکەی پێویستە تاواکو یاریەک لۆد بکە کە نمونەیە سەیریکەن ڕاستە خێراترە لە ئێکسبۆکس وان ئێکسی بەڵام سیریز ئێکسیش پێویستی بە لۆدکردنی یاری هەیە پێویستی بە لۆدکردن هەیە سۆنی دەڵێ ئەو قسەی من هەیە قسەی سۆنیە سۆنی دەڵێ پلەیستەیشن 5 پێویستی بە لۆدکردن ئەبەدەن نییە کاتێک کە یاریەک دادەگری ئینستنت واتە لە خلالی نیو چرکە یاریەکە دەبێتەوە واتە ڕاستە هێزی گرافیکی ئێکسبۆکس سیریز ئێکسی بەهێزترە لە سۆنی بەڵام سۆنی خێراتر یاریەکان لۆد دەکە زۆر دەبی خێراتر بی ئەو کارەکەش هارد درایڤەکەیتان وەتە مێمۆری ناوەچەکەیت مایکرۆسۆفت دەڵێ هاردەکەی وانی 1 تێرابایت SSD بەڵام نازانێت لەو 1 تێرابایتی چەندی بەردەستە بۆ یاریکردن چەندیش بەردەستە لە بۆ سیستەم چکە ئێستا لە نمونە پلەیستەیشن 4 یان ئێکسبۆکس وان ئێکس ئەگە 1 تێرابایت بتەنیا 825 کەمتر لە 850 گیگابایت بەردەستە بۆ بەکارهێنان ئەوەی دیکە سیستەم و تەرتیبات شت دەیبا سۆنی ناڵێ نەیگۆ 1 تێرابایت هاردم هەیە بەڵکو وتی 825 گیگابایتی SSD بەردەستە بۆ بەکارهێنان واتە نازانن 1 تێرابایتە 1 تێرابایت و نیوە کەمتر لە 1 تێرابایتی بەڵام دەزانین 825 گیگابایت SSD مان بەردەستە بۆ یاریکردن کە ژمارەکەش هەمان ژمارەیە لەگەڵ هارد درایڤی پلەیستەیشن 4 و 4 Pro ئێکسبۆکس 1 X و ئێکسبۆکس 1 S هەمان شتە ڕاستە ئێکسبۆکسی 1 تێرابایتە بەڵام ئەو 1 تێرابایتی ئێکسبۆکسیش هەر هەمووی ئیش پێ ناکرێت تەنیا لەوانەیە 825 گیگابایت ئیش پێ بکرێت ئەوی دیکە سیستەم و لۆدکردن و بۆ یابەتیدان ڕام دەیبا سۆنی دەڵێ 825 گیگابایتم بەردەستە و دەتوانین یاری پێ بکەی 825 گیگابایتە واتە هەردووچیان هەمان قەبارەیان هەیە لە ئەساسە ئەگە 1 تێرابایت شت پێکەم بی ئەکسبۆکس وتی لە ڕێگەی هاردێکی سەفەری خۆیان کە لە ئەکسبۆکسی باوەڕ پێکرا و بەکاردێتن دەتوانین 1 تێرابایتی وە شێوەی میمۆری کاردی کاتی خۆی میمۆری کاردی پلەیستەیشن 2 ئەوانە توانێت لە ئەکسبۆکسەکەی بخێوی تێرابایتە بکرێت 2 تێرابایت سۆنی هەروەها ڕایکیان گوتی ئەمە شوێنمان هەیە لە بۆ زیادکردنی هاردی بەڵام نازانین بە کێبڵە یاخود بە سڵۆتە سۆنی دەڵێ دەتوانین لە مارکێت بیکڕیواتە لە بازار هاردی SSD بکڕی بەڵام ئەو هاردانەی کە ئەمە ڕێیان پێ دەدەین مەسەلانە دوسێ مارکە هەبی ئەو هاردانە دروست بکە کە سۆنی ڕێگەی پێدەدا تاوەکو هارد درایڤی SSDەکەی بەرەوتر بیتنەوە لە تێرابایتێکی زیاتر بەردەست بخێت جیاوازی گەورەکەی لێوان هەردووچیان لە SSDەکەیە طبعا مایکرۆسۆفت زۆر باسی لۆدکردنی یاری نەکرد تەنیا باسی گرافیک یاری کرد و کیک ریزیومی کرد بەڵام سۆنی ڕایگەیان و وعدی دایە نازانم 100% ڕاستیان نەچکە نەماندیتە دێمەمانە لە تێوەکو ئێکسبۆکس تەنیا سۆنی دەڵێ لۆدکردنی یاری ئینستنتە واتە یەکسەرە بۆ نمونە سۆنی دەڵێ ئەگە بێت و یاریەک لۆد بکە یاریەکە قەبارەی کردنەوەکەی لۆدسکرینەکەی 5 گیگابایت بیتن کە زۆربەی یاریەکانی پلەیستەیشن 4 گیگابایتەکە 5 نییە بەڵام لە نەی پلەیستەیشن 5 5 گیگابایت بی پێویستی بە پوینت 2 چرکە هەیە تاوەکو یەکسەر لۆدی بکە بۆ یاری گادۆڤار دەکەی لۆدسکرینەکەی بدایەت 5 گیگابایتە کە دایدەگری یەکسەرە بەڵام لە ئێکسبۆکس سیریز ئێکسی یەکسەر نییە پێویستی بە هەندێک چرکی زیاترە وەکو نمونە دیتمان بەڵام ئیسۆنیش 100% ئەو هەیە نازانم یعنی قسەی لە من وەرمەگرم برێن 100% بەهێزتر لەوێ بەڵام تا ئێستا ئەو ژمارانەی کە بەردەستن ئەو معلوماتیان خینیتمانەوە هارد درایڤەکەی سۆنی بەهێزترە و خێراترە لە سیریز ئێکسی هەروەها هەردووچیان دەڵێن ئۆدیۆی 3D مان دەبی بەڵام سۆنی بە فەرمی ڕایگەیانکەوە ئۆدیۆ 3D بە پێی گوێی بەشەری دەگۆڕێ بۆ منەم گوێی من نوع کەناڵێکی هەیە نوع شوێنێکی نوع ستایلە و تایبەتمەندێکی هەیە پلەیستەیشن چەند تایبەتمەندێکی هەیە لەگەڵ گوێی من خۆی ڕێک دەخا دەنجی ئۆدیۆی 3D مان لە بۆ بەردەست دەخات مەسەڵەن ئۆدیۆی ستودیۆمان هەیە ئێستا ستودیۆ ڕایت و لێفتی هەیە ڕایت و لێفتی ئەو های هەیە لەگەڵ ئەو های هەیە ڕایتی هەیە و لێفتی هەیە لەلایە گوێ دەشتی دەبی و لەلایە گوێ دەشتی دەبیتن بەڵام لە 3D ئۆدیۆ هەموو شوێنەکان بەردەستە مەسەڵەن ئێرە بەردەستە ئێرە بەردەستە ئێرە بەردەستە ئێرە بەردەستە ئێرە بەردەستە سەری خوارێ هەموو شوێنێک بەردەستە یعنی کاتێکە تو لە ئێنەمێکی بدەیت لە وەحشەی بدەیت لە شتێکی بدەیت لە تەنیشتە خۆت بی دەزانی وا لێرە دەتوانیت لێ بدەیت کە مایکرۆسۆفت زۆر بەجوانی ڕوونی کردەوە بەڵام ئێستا لە پلەیستەیشن 4 تەنیا دەزانی لە ڕاستەیە لە لای چەپ هەیە مزڵبەت هەموو شوێنەکان وەکو ئۆدیۆ 3D بەردەست نییە تاوەکو ئێستا بە ژمارە بیتن ژمارەکانی ئێکسبۆکسی زیاتر لە ژمارەکانی سۆنی لە بواری گرافیک
لە بواری GPU بەڵ لە بواری هارد درایڤی GPU-ەکەی سۆنیش تاوەکەستە بەدێمۆنەمان دیتە و هارد درایڤەکەی سۆنیش بەدێمۆنەمان دیتە بەڵام بە ژمارەبی هارد درایڤی SSD-ەکەی سۆنی خێراترە لە ZheerZead واتە بەگشتی بەڕێی خۆمتان پێ بڵم بەڕێی من پلەیستەیشن 5 ماسفاتەکانی بەو دەرەجەی زۆر بەرزی نەکردەوە تەنیا بە شێوەیەک بەرزی کردەوەکو نرخەکی زۆر نەبێت چونکە لە بیدایەتی کۆنفرانسەکەی مایک سەرنی ڕاگەیان ئەوەی سۆنی کە کۆنفرانس پێشکەشەکە ڕاگەیان نانەوێ هەڵەکەی پلەیستەیشن 3 دووبارە بکەنەوە چونکە سۆنی لە پلەیستەیشن 3 ماسفاتەکانی ئەوەندە بەرز کردەوە ئەوەندە سیستەمەکەی معقد کرد کە یاری زۆر بە زەحمەت بۆ دروست دەکرا و نرخیشی زۆر گران بوو خەڵک نەیکڕێ کە نرخی $600 نرخی 550 تاوەکو $650 بوو خەڵک نەیکڕێ بۆ ئێکسبۆکس 360 براوە بوو بەڵام لە پلەیستەیشن 4 سۆنی تۆ زۆر نا بەڵام تۆزێک ماسفاتەکانی نزمتر کردەوە لە ئێکسبۆکسی بەڵام نرخەکەی باشدا بەزان وەیە پەرەپێدانی یاری لە بۆ پلەیستەیشن 4 زۆر ئاسانتر بوو بۆیە پلەیستەیشن 4 توانی سەرکەوی بەسەر ئێکسبۆکس 1 لە ژمارەی فرۆشتن نەک لە بەهێزی وەشتانە چونکە ئێکسبۆکس 1 X بەهێزترە لە پلەیستەیشن 4 Pro بەڵام یاریەکانی پلەیستەیشن 4 Pro زۆر زیاتر فرۆشتانە و یاری زیاتر هەیە ئەکسکلوزیڤ زیاتر هەیە لە ئێکسبۆکس 1 X بەڵام ئەو جارە جیاوازیەکان زۆر جیاوازترن لە چاو پلەیستەیشن 4 Pro ئێکسبۆکس 1 X چونکە پلەیستەیشن 5 هارد درایڤەکەی خێراترە لە ئێکسبۆکس 1 X بەڵام ئێکسبۆکس 1 X هێزی گرافیکیەکەی جوانی نیشاندانی گرافیکیەکەی باشترە و لەوانەیە جوانتریش بیتن لە پلەیستەیشن 5 پرسیارە زۆر کلێشەیی دەکەم پرسیارە زۆر دووبارە دەکەم بەڵام حەزم لێ بزانم ئێکسبۆکس 1 X دەکڕی یاخود پلەیستەیشن 5 دەکڕی و بۆچی یەکەچیان هەڵدەبژێری لە کۆمنت بینووسن زۆر حەز دەکەم کۆمنتەکانتان بخینمەوە